نونرین پارتی سیاسی و روشنبری کرد و برزداری سلاو دکم. نوروز 2021 جمع همیه پیروز دکم. بخیر هاتن. لترکیه و باکری کردستان روش سیاسی و جواکی دبن زخت AKP و MHP دایا. و هر دیچه روش خرابتر دیبه. هر روز آگاهیان اریش داگرکرن گرتن و کشتن ایتن. دولت ترک دخوازه وی پولیتیکای خو آسایی بکه. به وان را گریدایی گفل شنگال دخواه اریشی باشری کردستان دیکه لروجاوا گوندان توپاران دیکن و زاروکان قتل دیکن. لعفرینو سرکانیه جنین کرد روینه دفروشه کسین مدنی دل دیگره و دکوژه. دیسا لهمبر بره گل کرد برز عبدالله Öcalan işkence و tecrideki beyhempa demeşinin. Edi li ser tenduristi u jiyana Brez Abdullah Öcalan metirsiyek mezin heye. Erişin faşizan bu viji sınırdar nine. Devleta Türk siyaseta hündür de çıkas levaz dibe evkas li beri xu dedi Kurdan u erişin dedi ser sazi u endamen tevgera azadiye. Duroj beri dozgere devleta Türk در حق پارتی مدا گلیه آماده کرد و دا محکمه. بوی گلیه و دخوازه پارتی ما HDP بگیره. ریکا سیاست و تکوشین کردان دخوازه تصفیه بکه. در حق 687 سیاست مداران دا قدقه سیاسی هاتیه خواستن. دولت ترک دخوازه بوان هولدان خو تکوشین کردان و دستکفت وان تصفیه بکه. Hatta neha 8 partiyen Kurdan hatin girtin. Disa neziki 12,000 siyasetmedar u endamên HDP di zindanê Tirkiyeyê girtiye. Girtiyên azadiyê jî ji sed rojê zêdetirê di çalakî grêva birçîbûnê de berdewam e. Bêguman, tê zanin ku dewleta Tirk ji bo tunekirina Kurdan son xwariye. Sedema hemû êrişên dewleta Tirk hebûn û berxwedana gelê me ye. Hewl dedin, gelime bigirtin, bikuştin, dagirkirin û helandinê xilas bikin. Em li vir hewldan û êrişên dewleta Tirk bi tundî şermezar dikin. û em dibêjin ku sazî û dezgehên gelê Kurd bi biryarên Mahkemeyê Dewletê Tirk nehatiye avakirin, lewma bi daxwaz û biryarên Mahkemeyê Dewleta Tirk xilas jî nabin, nayê girtin. Herçi kas zeft û zordarî giran bibêjî, em dizanin ku rejima AKP MHP ji ber têkoşîna gelê me bêçare maye û êrişê xwe zêdetir kiriye. Diyar e gelê Kurd bi têkoşîn û keda xwe di dilê dewleta Tirk de tirs û xofek ava kiriye. Em wek nûnertiya HDP li hemberê vî biryarê rûreş û xirab bang li hemû hêzên niştimanî û netewiyê Başûrê Kurdistan dikin. Ku piştgiriya xwe ji bo HDP diyar bikin û li HDP xwedî derbikevin. Em dizanin ku HDP çiqas Kurd bibe, têkoşîna Kurdan jî wê li her dewerê de ew qas Kurd bibe. Ji bo wê jî divê hemû siyasetê Kurd û gelê Kurd ji HDP xwedî derbikeve. Divê bizanin ku xwedî derketina HDP xwedî derketina Kurd û Kurdistanî ye. بناوی ژمارەیەک لە حیزب و لایەنە سیاسیەکان و کەسایەتیەکانی باشووری کوردستان پێمان وایە دۆسیەی لە دۆسیەی داخستنی هەدەپە سیاسیە. دەوڵەتی تورکیا دۆسیەکی بۆ داخستنی پارتی دیموکراتی گەلان هەدەپە کردوتەوە هەڵمەتی تند فراوان دژ بە ئەندامان و لایەنگران و پەرلەمانتارانی هەدەپە دەست پێ کردووە. هەدەپە وەکو پارتێکی سیاسی بە شێوازی مەدەنی و دیموکراسیانە و یاسایی خەبات بەڕێوە دەبات و نوێنەرایەتی ئیرادەی ئازادیخوازی کۆمەلگای کوردستان دەکات. کۆمەلگای تورکیا و داخوازیە ڕەواکانی گەلەکەمان دەکات لە باکووری کوردستان. ئێمە وەکو ژمارەیەک حیزب و لایەنی سیاسی و کەسایەتی وێرای پرۆتۆستۆ کردن و
بەرامبەر دۆستەی داخستنی هەدەپا ئەو بڕیارانەی حکوومەتی تورکیا بە بڕیارێکی سیاسی حزبی دەسەڵاتدار دەزانین کە دەوێت ئاستەنگ لە بەردەم خەباتی پەرلەمانی هەدەپە دروست بکات. داخستنی هەدەپە خزمەتی پرسی دیموکراسی و چارەسەرکردنی ئاشتانەی دۆزی گەلی کورد ناکات لە تورکیا. بۆیە بانگ لە کۆمەلگای نێودەوڵەتی و نێوەندە دیموکراسی خوازەکانی تورکیا دەکرێت پێش بەو هەنگاوە نادیموکراسیانە بگرن. حزبی شوعی کوردستان، حزبی زەحمەتکێشانی کوردستان، حزبی سۆشیال دیموکراتی کوردستان، بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان، پارتی پارێزگارانی کوردستان، یەکێتی نێتەوەی دیموکراتی کوردستان. سەبارەت بە ڕووماڵکردنی ئەو بارودۆخی ئێستای کە هاتووتە ئارەوە لە باکووری کوردستان، بێگومان پرسی کورد یەک پرسە چەند پرسێکی نییە، واتە باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوا یەک پرسە و ئەو هەوڵ و کۆشانەی کە ئەکەپە پارتی لە بەرنامە و ئەجنداکەی خۆیدایە بۆ پاکتاوکردنی مەسەلەی کورد ئەمڕۆکە شتێکی زۆر ئاساییە. ئەمە دەگەڕێتەوە بۆ سەردەمی کەمال ئەتاتورک. هەر لە کۆنەوە تورکەکان قینیان لە گەلی کوردە و دەیانوێ بە هەر شێوەیەک بێتن و ڕێبازێک بێتن و داردۆستەکانی خۆیان و بەکریچراوەکانی خۆیان بەکاربهێنن بۆ پاکتاوکردنی کورد و بۆ ڕێگریکردن لە پرسی پێشکەوتنی پرسی مەسەلەی کورد. زالێرەدا ئێمە کە کۆمەڵێک ڕۆشنبیر و چالاکوانی مەدەنی و مامەسایانی زانکۆین هاتوینە لێرانە نیگەرانی خۆمان دەربڕین دەربارەی ئەو هەوڵ و کۆشانەی کە دەوڵەتی تورک دەیەوێتن هەدەپا بارگای هەدەپا دابخراتن و ئەمەش هەوڵێکی مەترسیدار و ترسناکە لە بۆ ئایندەی تورکیا و لە بۆ ئایندەی بیری پێشکەوتن خوازەکان و ئۆپۆزیسیۆن و بیری سەب لە گۆڕەپانی سیاسی تورکیا. لێرەدا ئەوە هەوڵی یەکەمی نییە. هەوڵی تورک بەردەوامە لە پاکتاوکردنی کورد و دژایەتی کردنی پرسی مەسەلەی کورد. جا هەر وەکو بەخۆشان ئەردوغانی فاشیست کە ئاماژەی پێدەکاتن ئەگەر هاتوو دەوڵەتێکی کورد لە باشووری ئەفریقاش دامەدەتن ئەو دژایەتی دەکاتن لە هەر شوێنێک بێتن پێویست ناکەمە بەڵگەکان هەموو یەک لە دوای یەک باز بکەین و بینەکایەوە و ئێوە ڕۆژنامەنووسان و خەڵکانی ئۆپۆزیسیۆن و خەڵکانی ڕۆشنبیر و خەڵکانی ئاشتی خواز و پێشکەوت و خواز شارەزانە لە هەوڵەکانی ئەکەپە پارتی دەربارەی گەلی کورد. بێگومان ئەو هەوڵە نەزۆکانە دەبێتە هۆکارێکی سەرەکی و گرنگ لە بۆ بەرتەسکردنەوەی ئازادی نەکل هەر لە بۆ گەلی کورد بەڵکو لۆ سەرجەم گۆڕەپانی سیاسی باکووری کوردستان واتە تورکیا. لێرەدا ئێمە دەمانەوێت نامانێت بە درێژایی بچینە ناو بابەتەکەەوە داوا دەکەین لە کۆمەلگای نێودەوڵەتی لە نەتەوە یەکگرتووەکان لە یەشێتی ئەوروپا لە ڕۆژنامەنووسانی جیهانی لە سەرجەم ڕۆشنبیران و تێکۆشەران و ئازادی خوازانی گەلان بێنە سەرخەت دەربارەی ئەو مەسەلە ترسناکەی کە دەربارەی کورد دەبێتەوە. بەڵام ئەوە تەنها لە بۆ کورد نییە بەڵکو لۆ سەرجەم ئۆپۆزیسیۆنەکان و دەرگە ناڕەزیەکانی گەلی باکوورە. لێرەدا دووبارە ئێمە هاوسۆزی و هاوخەمی خۆشمان دەردەبڕین بەرامبەر ئەو پرسە نەزۆکانەی ئەو هەوڵە نەزۆکانەی کە دەوڵەتی تورکیا گرتوویتە دەربارەی ئەو مەسەلانە. جا ئێمە لە باشوور داواکارین کە دەنگە ناڕازیەکان سەرجەم پارتە سیاسەکانی کە ناو بەناو بەداخەوە کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن دادەنێن دەنجیان بکەنە پاڵ دەنجی خەبات و تێکۆشان و بەرخودانی گەلی باکوور نەک هەر بە قسە بەڵکو بە فاکت یعنی واتە بێتە سەر ئەرزی واقع ئیشەکە کارێک بکەن کارێکی جدی بکەن دەربارەی ئەو مەسەلەیە. دووبارە سڵاو ڕیزمان بۆ خەبات و بەرخودانی باکوورە. ئێمەش هاودەنگتانین لە تێکۆشان و خەباتان نامانێت ئێمە لە خەباتەکانتان دابسڕین و بەڵێنەکە بە خوێنی شەهیدان و شەهیدەکانی خۆمان داوە چ لە باکوور چ لە باشوور چ لە ڕۆژهەڵات چ لە ڕۆژاوا کە ئێمە درێژە بە خەبات تێکۆشانی گەلی کورد بدەین.